سڵاوتان لێبێت نزیک بووینێتەوە لە جەژن دۆلار بەرەو دابەزینە بازار وەڵاهی ناڵێم جمەی دێ وەکو دەبینن بازار جم و جۆڵێکەیە بەڵام پرسیاری گرنگ لێرەدا چییە؟ دۆلار لە دابەزینە یعنی نرخی کاڵاکان خۆراکەکان تەواوی ئەو کاڵانەی کە لە بازار هەیە چ گۆڕانکاری بەسەردادێت لە کاتێکدا وەک دەزانین ئەو کاتەی دۆلار بەرز دەبێتەوە یەکسەر کاسبکار و بازرگانەکان کاڵاکان گران دەکەن بەڵام ئێستا ئەو ماوەیەکی زۆرە بەهای دۆلار دابەزیوە بابزانی لەم بازارەدا ینی نرخی کاڵاکان چ گۆڕانکاری بەسەردا هاتووە و کاسبکاران چی دەڵێن هاتوشتومەک بکڕی بەێ نرخەکان چۆن دەبینیت؟ وەڵە هەوەچ خۆی گرانە هەر گرانە؟ خەڵکی هەو لێرەی؟ بەێ بەخۆم لە دەرێ دەژیم لە دەرەوەی بە سعرێرە لەگەی دەرە زۆر فەرقی هەیە گرانترێ ئارزانتر نا لەوێن دەرکە چشت مناسبەی حتا ڕەمەزانش دێتن لەوێن دەشت هەرزان دەکەن بالعکس یعنی حتا مەوسومش دێتن شتەکان تەخفیزات دەکەن دەست پێ دەکەن لە 125 تا 170 هەر بۆنەیەک بێ شتەکان تەخفیزاتی دەکەن ئەوان ئەوێندە بالعکس ئەوێندە تەخفیزات دەکەن لێرە دەبینم ڕەمەزانە شتەکانیان گرانتر کردیە شتەکان هاوش بالعکسان دەکە لە سەریشی دادەنێن یان دەرێن ئەو سعرە بلێن مەقسەد 50 بوو دەیش لەسەر دادەن دەرەوە تەخفیزاتمان کردیان نەشێت ئێستا لێرە بازار ئازادە باشە یان لە بەریتانیاش بە هەمان شێوەیە؟ نا بەریتانیا باشترە باشترە ئارە وەڵە هەرزانترشە شت هەرزانتر ئارە وەڵە یەک نمونەم بڵێ وەکو چی ینی هەرزانترە ئێستا مەسەلەن ڕەمەزان دادێتن لەوێن دەر بلێن مناسبەتی خواردنی ڕەمەزانێ حتى سوپەرمارکەتی ئینگلیزی دێشتەکان تەخفیزات دەکەدرێ بە بۆنێ ڕەمەزانی و بالعکسش یعنی شتەکان تەواو دەبینین هەرزانە لە دوکانەکانی عەرەبی وێن دەری یعنی دوکانی عەرەبی وەچی خۆمەنە ناینتە خوارێ بەهارات و مشتاقاتی بەهارات لەوانەیە بەشی زۆر لە پیاوانی ئێمە نەزانن ینی گرنگی بەهارات شێ بەڵام کابانەکان دەزانن کە چێش لێ دەنێن خواردن ئامادە دەکەن لە ناو ماڵ ئەمانش بمانێ و نەمانێت بەشێکی بودجەی پێویستە حەزم کرد بزانم نرخەکان چ گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەمە بخورە خۆدێکی لەم شێوەیە ئەمە بای چەند دەبێت ئەو قۆدە پێم وایە 300 غرامێک دەردەچی ئەگە 300 غرام دەرچی با 600 ئەمە بخورە بۆنی ماڵ خۆش دەکە دینار و دۆلار تەسید چیز تەسیر لەبەرەوە ئەوە شایەکە هاتی ئەمە لەسەر دۆلاری 150 قسوور لەسەرمان بووە یعنی ئەگەر دۆلارەکە بەگران لە سەرمان بێ ئەمە ناتوانین بە هەرزانتر بیفرۆشین لەبەرەوەی زەری تێدا لە ماوەی ساڵی ڕابردوو چەند جار چاودێری بازرگانی هاتووە بۆ نمونە چاودێری بازار بکات چاودێری دوکانیەوە چاودێری بازرگانی وەکو تەندروستی یاخود وەکو نرخ وەکو نرخ هاتینە سەردانیان کردیە سەردانی کراینە بڵێ ئەوان سەردادنێن نانا خۆمان سەردادنێن لەبەر لە دەرەوە وڵات دێ ئەوان لە حەزان هەبوو لە سەر نرخ برەوەی کەمکەوە و گران دەفرۆشەوە نانا هەرە هاتینەوە بە چەندێەوە و سعرەکەی کووە و ئەوهایە يعني چەند پرسیارێکیان کردێ بەڵام وەکو نرخیان لە دیاری نەکردینە لەبەر لە دەرەوەی وڵات دێتن ئەیدی نازان پێم وانە بووە نرخ دیاری کرابێتن و پێشمان وایە پێشمان خۆشە ئەگەر نرخ دیاری بکرێ ئەمە مەمنونی هەیە ئیستیغلال ئیستیغلال لە زۆر جیان هەیە بەلای منەوە نەخێر دەزانم لەلایەوە بەڵام هەیە لە بازار زۆر ئیستیغلال هەیە بۆ نمونەم زۆر شتەیە مەسەلەن با بڵێن ئەوە لێرە ئەم بە 500 دەم مشتری هاتە دەرێ بە چەند دەرێن 500 دەرێن بە 15 کڕێ بە 12 کڕێ بەڵێ بازدە بە 12 کڕیان بەدەم کڕێ هەر لەو بازارن دەرەوەی بازار نانە هەرێرە بازاری خۆمان لە دەرەوەی بازارش کە کڕێتی لێرە کەتە بەرچاوی هەیە بەرهەمێکی لەم جۆرە تۆ بە پێنج هەمان بەرهەم هەمان شت هەمان شەریکە بە 10,000 بە 12,000 بە 15,000 فرۆشت بەردەوامیشە ئەگەر لە بازاری ینی دوکاندارەکان بە نرخێک بفرۆشن زۆر گوێ بە بەرزی و نزمی بەهای دۆلار نەدەن ئەی ئەوانەی کە جوملە چینە کاری جوملەیی دەکەن بە چ شێوەیەک مامەڵە دەکەن پێم برێ ئێوە کە جوملە چین ینی کڕین و فرۆشتن دەکەن نرخەکان چۆنە دابەزیوە یاننا وەڵڵاهی کاکامرا ئامتنە ئێستا نرخەکان دابەزیوە لەبەرەوەی دۆلار دابەزیوە بەڵام مفرەدەن سعرەکان هەر وەکو خۆیەتی لەبەرەوەی دوکاندار زۆربەی زۆریان کاتێک کە دۆلار بەرز دەبتەوە ئەو بابەتی کە بە هەرزانی شکڕیبی
لعيني حسابي او دقيقه دبو دقيقه دولار بزندي كر يكسر او دقيقه ضل كاكا جرام يكسر جرانا كاكا 156 بس وش دادا بزي بس وش دادا بزي داري والله كاكا تصاوريك حتى او موسم طاوده بيتن الشاي لبو موسمي دي كدين مؤمن او كاترخه كذا استا ما تصاوريت شي بكين موسمي كي استا زوربي زوري استا دكان داركان موسمي زستاني كاشياء كريا هر او سعر بوا يعني دل ما خوش نبي برين دولار دابا تصاوري زستاني داهاتو بكينوا دولار دابزيتن او كات الشاب كريتن سعر كان هرزان بس عدالتي لما هي لبازار هاولاتي لكوتا زرنا بخواي لك اول واخر هاولاتي زرن لكاتن اگر مثلا هرشتك للرجيك لقباريك هل بسيتن او زر المندي كم هاولاتي همو برهمي بيغانيەوە هەمووی بێگانەیە باشە جەمتایەکی لەم شێوەیە یعنی جێگای پرسیارەوە شتێکی تەکنۆلۆژیانیە کە نەتوانین دروستی بکەین بۆ چێوە لە دەرەوە دێ دروستکردنی ئەوەندە زەحمەتە ناوەڵا ئەوەندە زەحمەت نییە زۆر ئاسانە ئەو هەموو گەنجە بێ ئیشەیە لە هەولێرە لە دەرێ هەولێرە لە سلێمانی هەر جەیەکی کوردستان بێ یعنی معاملەشدانێ هیچ تەکلیف ناکەن ئەوە لە چ وڵاتێک دێ ئەوە ئێستا تورکیا لە تورکیا دێ لە تورکیا دێ باشە نرخەکان یعنی خەمێکی گەورەیە هەموو جارێ پارەی ئێمە دەچێتە دەرەوەی وڵات یعنی هەندێک شت ئەوەی دەتوانین بەدەستی دروستی کرد یەکێک مەکینەی هەبێ لە ماڵێ دەتوانین دروستی تۆ لی دەکڕی هەن دەچێت تورکیا دەکڕێت لێرە دەکەن هەرزانتر لەوانێ بۆ باشە نەخلەکەی ئەو ڕۆزۆ گران ڕادۆست نرخەکان چی بەسەر هاتووە گرانە یان بەخوای تەقریبی هەروەچ خۆیت بەس نەخلەکەی گرانتر بوو بە بەراو لەگەڵ مانگێک بەر لە ئێستا نرخی ئەو کاڵانەی لەو دوکانە هەیە وەکو خۆیت یان گران ناپڕە گرانتر بووە گرانتر بووە گرانتر بوو ئەو بەچیتە لەبەر چ وەڵی لەبەر نزمی دلار بەرزی دلار ئێستا دلار نزمە لەوێ کاڵایەکە هەر بەرزە سعرەکە هەر بەرزە لە لایوان قیمەتی پارەی خۆیان کە دەکەی ئەشیاەکەی گرانەکە کە گران بوو باقی بێتە خوارش ها گرانە هەرزان ناکەن باشە چاودێری بازرگانی هەیە هاتووە برێ ئەو بۆوەندە بفرۆشم بۆ نییە بەداخل بەرەبەری جێژنە بازار هەیە نییە والله بازارەکە ئەم زعیفە ڕاوستایە ڕاوەستای ئەنی هیچ جوولە نییە وڵە جوولەک هەیە بلێن جوولە نیە جوولە هەیە بەڵام ئەو وەرەقە گرانی و هەرزانی فەرق دەکاتیکۆ بازاری ئازاد لە کوردستان بەڵێن سەر بەخۆیە دوکاندار بازرگان شت بە کەیفی خۆی دەفرۆشرێ تا حدێک ئەمە باشیان خراپە بەڕای تۆ والله باش نییە باش نییە باش باش وەرەقە بە 148 بوو بۆ 106 ڕوونیان بەسیتری میسا ڕوونیان گران کرد لە یەک دەبەی 1000 و ڕوعە ئێستاش گرانە ئێستا کە وەرەقە بە 143 ڕوون هەروەچ کۆتی 160ەکەی دەکەنەوە لۆ یعنی بازاری ئازاد لە قازانجی بازرگان لە قازانجی بازرگانی هاوڵاتی زەرمەندە بەس هاوڵاتی بەس ئێستا یەکێک سەیرمان دەکات دەڵێ دەبێت جلو بەرگ شکابی لەگەر دۆلار ئێستا تو ئەوانە لە دەرەوە دەیانی کوردستانە ئەوانە زیاتر لە دەرەوە ئێوە سارەکە دەشکێنن یان وەکو کابرای دوکانداری ڕوونگۆڕ هەر گران دەفرۆشن بەخوای کاکامەران ئێستا ئەوە بابنێن بە دۆلار دەکڕێەوە نیە دۆلار چەندە بۆندێ يعني بسعر دولار دفروش بسعر دولار دفروش بسعر دولار دفروش يسمى ورقه ب 166 مكريه ب 158 مكريه اما لقى دولار يومي بارك خو ما دكين الدولار ب 145 150 لقى دولار يملد يعني بر لمانك او ماكسيه بچن بو او ماكسيه بيشه 12 دلار بو دكا 20000 نار اما يسلك دينا 12000 دكا چند 18000 دكا حساب حاجه ددين دا 25 دكا هذا بالسدو بالسي بي وسعر هذا فروشي يعني ايوه دولار يدورون يعني الدولار روجانا بچن بي بوند يومي بارا ما دكين دولار اما پاشەوەی هەولێرم بەسەر کردەوە ئێستا هاتوومەتە سلێمانی لە نێو جەرگەی بازاری سلێمانی مێرە بازارێکی ملیە هەرچی خۆراک تۆ دەڵێ لێرە هەیە بابزانم دابەزینی بەهای دۆلار سەبارەت بە
دابەزینی نرخەکان لە سلێمانی لەگەڵ هەولێر چ جیاوازێکیەیە چ گران بووە چه هەرزان بووە. مریشی گرا بۆ یاری وڵی گران بۆ بڵێ ئەمڕۆ بە 4 بۆمان هات 4 ئەمڕۆ گران بۆ یان چەند ڕۆژێکە گران وڵای چەند ڕۆژێکە گرانتر بوو نهێنی چیە و گران بوو بەخوا وازانم نایەڵەن بێت نایڵن دانێ بەرهەمی خۆمانە احتیمای پێ ئەگەر وابێ خۆشتێکی باشە بەڵام خۆ بێ ئینسانیش لەم کاتەیە چۆنە بێشتیوا چۆن هەموو جارەوە دەڵێن بە سەریش ناگرێت سەریش ناگرێت ئیسا بۆ نمونە ئێمە دەوڵەتێکی موسڵمانین وڵاتەکەمان ئەبێ لە کاتی ڕەمەزانە لە کاتیوانە شعوری هەبێ ئینسانێک خەڵکێکە نانێکی نییە بۆمان کە بەلاشیا ڕەبوون و بەرامی بەسەرایەت حەزلێت سەخۆم لە بەریتانیاژین باوەڕەکەی لە لەندەنە کاتێککە بڵی جەشنە بێ یا ڕەمەزانە بێ هەچی شتە بۆ نیو قیمەت دەزانەکەن ئەشنووسن بە بۆنی ڕەمەزان بەڵام لە ڕەمەزاندا داشکان نییە بەڵێرە نییە چیت کە گران بووە چیت کە هەرزان بووە چ بەرهەمێک چ تو خاوەن چشخانەی بەڵێ چ دەکڕی ئێستا نرخەکەی وەکو خۆیەتی دۆلاریش داشکاوە پێت سەیرێ ئێستا سیرەکە آخر خۆی لەوەیە دروزە بێت سیرەکە ئێستا ئێمە گەڵا بۆ منە 4 بۆ نمونە یەکسەر فەردێ بن 15000 سەرچوو تەنەکەی ڕۆن 12000 سەرچوو ئێستا داڵبەزیوەتەوە گەڵاکە نرخی ئەوە بە نرخی هەفتاکە بۆ منێ نێرێ هەر دەنێرن هەرجێ نێرێ ئێ بۆ کاکە ئەڵە کاکە بۆ سەعدە کڕیومە من ماوەتەوە بەڵام بەعکسەوە کاتێک کە بەرز ئەبێتەوە لە پڕا بەرز بووەوە ئێمە چوینەوە بازار کاکە وڵا گەڵا بە 100 ئێ باشە تۆ یەکسەر بە هەفتاکە بۆ منێشکەینەوە خۆ تۆ شتەکانی هەبووە کرێ باشە بۆی چارەسەری بکەین یعنی ئەمە دەڵێن بازاری ئازادمان دەوێت با کوردستان بازار ئازاد بی منافەسەبی داشکانەی بەڕاستی داشکانەیە لای ئێمە نییە ئەمووی ئیستقلالی کاتەکە شتەکانی خۆیەکە یعنی خەڵک ئەم ڕۆزانی چی لیادووە لەگەڵ ڕێزمان خەڵک زۆر بێویژدان بووە وەڵی ئێستا من ئەم مەطعمە ئەم مەطعمە 6 مانگە 500,000 لێ نەخسۆ دەگیرفانی خۆمان و قازانج بەخوا ئەرە بەخوا ئەوە وەرە دەفتەری پیشانی لەم شەقامە استراتیژیە 6 مانگە 500,000 دینار نەبرتەوە ماڵ سەحەبی و قسەم ئەوە دەفتەر ئێستا دەمێ ئەوە کوڕە شەریکمە کارەکە چییە؟ گرانە شتەکان گرانە سعرەکە نایگرێتەوە یعنی تۆ دانابەزێت ینی تۆ بەس دەتەوە شاگردەکانت بەڕێوە بچی موچەیان زەرەریش بەخوا 23 میلیۆنی 23 میلیۆنی بازار مادۆ دەفەر لەگەڵ گۆشت بووی گۆشت وڵی کاکەمەرە من گۆشت زۆرە خۆم بەڵام دانابەزێ بە حکمی سپاس دەکەم بە حکمیەوەی دۆلارەکە پێش بە 173 کڕیومە بەڵام ئێستا دابەزیەوە ئێستا حالیەنەوە تا کڕیومە بە 144 گۆشت گۆشت ساریچی بوو گۆشت وڵی سی گۆشت پێشتر بە 16,000 بەیسەوە 20,000 ئەوە تا گۆشت هەر دانابەزی ناخێ دانابەزێ نازانی پێڵێن ئەڵێن بۆچی دانابەزیێ بێ لیژنەی قایمقامێت و محافظەتی سلێمانی دایبەزێن ئەی چۆنە گۆشت لە هەموو کوردستان پێویستە گۆشت بە تایبەت لە مانگی ڕەمەزانی مانگی ڕەمەزانی پیرۆزا بێت مەفرۆزای بەزێن کە ئەڵێ گۆشت ئێستا گۆشت کە ئەڵێ گۆشت خەڵک یعنی بە هەڵەت هێنەکە ئێستا من گۆشتم بۆیت بە 20,000 بە جملە بڵێن ئەمە مەطعەم و بە جملە بۆ کیلۆی بە 20,000 بەڵام ئەم گۆشتە 30,000 لەسەر من هەشیشی تایە هەشیشی تایە بزانە گەر شیشی بێ بە 5,000 ناگرێت ینی داشکانی نرخی گۆشت بۆ ئێوە زۆر باش دەبێت بۆ ئێمە زۆر باشە بێ لە جیاتیەوەی شیشە بین بە 4,000 دینار ئەو کاتەین بە 3,000 دینار دابەزینی دۆلار سعرەکەی گۆڕیوە ئەو کەرستانی کە تۆ دەیکڕی یاخود والله تقریبا شتێکی وا فەرق ناکات یعنی لە بازارە کتۆ پڕ بڵین کە خۆی کە دۆلار گرانە بێ یعنی دەست بە جێشتەکان گرانە بێ دوکاندار یەکسەر دەڵێ گران بوو بەس کە بڵین دۆلار دابەزێتەوە زۆری ئەوێ هەتایەتەوە تایمی جار ئەی ئەتوناڵێ وەستا جعفەریان وەستا محەممەدە من ئەوی ڕۆژێ لە لای تۆ ئەو ڕوونەم کڕی تەسەور کە من شتێکە پێڵم باوەڕکە ڕۆژی کە دۆلارەکە زۆر گران بۆ ڕۆژێکیان یعنی دەست بە چێزەلامێ هاوتی باوەڕکەوتی لە بازار تایدم سەوا کەلوتی بە 12 وتی چوم پێداویستیش کەم هەبوو کڕیم و هاتمەوەتی بە 14 یەکسەر 2000 یعنی هەمووی چارەکی 20 دقی فەرق ئەی ئێستاوە چەند ڕۆژە دۆلار دابەزی دۆلار بڵین شت دابەزێ بڵێ بەڵام بەو دەرەجێ نییە بەو دەرەجێ نیە تەسیراتی بۆ دابەزین وانە نەوەڵ بەو شێوەیە نیە بەو شێوەیە نیە کە شت گرانە بێ عادەتەن دووقات و سێقات نهێنیەکە چییە؟
ئێستا ئەمە جێبیست دەبین لە هەولێر لە سلێمان لە دۆک چاودێری باشەرێک قسەژە فەرمووی هەموو شتەکان لە مەغازین لە مەخزنە یعنی شتێک نییە بڵێ یەکسەر لە کتوب پڕنامێت. یەک لە بەرهەمە هەرە سەرشیەکان کە مرۆڤ ڕۆژانە دەبێت لەسەر خوانی هەبێ ئەم جۆرە سەمونە و نانانەیەکە لە بازار ئێستا قسە لەسەرەوە دەکرێت دۆلار دابەزیوە ئەرێ بابزانیم زانین ئارچی بەسەر هاتووە وەستای گەورە ئارچی بەسەر هاتووە ئاردابەزیوە بەس بەو شێوەیە نییە کە کردویانە بە هەڵا کە لەسەر فڕنەکان کردویانە بە هەڵا ئێستا بۆتە هەڵا ئێستا بۆتە هەڵا هەمووی خۆی کردووە بە پاڵەوانی هەرزانی هەمووی خۆی کردووە بە پاڵەوانی هەرزانی لەسەر حسابی فڕنیەکە لەسەر حسابی ئێمە فڕنیەکە بەڵێ جادووە لەسەر حسابی هاوڵاتی باشە چۆن ئەوە معاملات ئێستا چەند سەمون بە 1000 دینار ئێمە هەر هەشتمانیاوە بە 1000 لەو پێش 6 ئارد پێشتر فەردەی بە چەند بوو ئێستا دا 51 ڕۆی ئێستا فەردەی بە 42-43 دابەزیوە بۆ ئێوە وای کردووە قازانج بکەن زیاتر یان زەرەر ئەو قازانجە نییە عینەن حەدی وەسەتی جاران وەسا هەروەکو پێشووە لەبەرەوە ئێمە جارانەوە بە وەزنی هەفتا ئەمان بڕی 75-80 ئێستا ئاڵێ بێ بە سابی بڕی ئێمە بە سابی بڕمە عینەن جارانم لێ ینی قازانج نییە هەر عینەن داهاتی جاران بەس بۆ هاوڵاتی زیاتر بەس بۆ هاوڵاتی ئێوە باشە گوتت ئەوە من 10 ملیۆنی کارەبا قەرزار بووم هاتون کارەباکەیان بڕیوم 10 ملیۆن دینار 10 ملیۆن دینار باشە ئی چەند مانگیە بینی تقریبان ساڵێک و شتێک مانگی 800 شتێکەکەوێت باشە لێشیان بڕیوی تۆ ئەی چۆن قەرزار بووم کارەباکەیان بۆ دەردێنی ئەمە بەس خۆ مەشغوڵکردنە بەس ئێستا تو کارەبای نیشتیمانی 24 کاتژمێر نییە خۆ لە نییە ئەوت کە دەبێ مۆلی دەبێت مۆلیدەی خۆم هەیە کەوای دەبێت تۆ پاری مۆلیدەش پاری مۆلیدەش و باری ڕئیسیش بم ئەنجازایدەن زمانیش 9 ملیۆنی کرێکارم یاوە سیر نییە و کاتێکە دۆلار بەرز دەبێتەوە شت یەکسەر گران دەبێت دواتردا نابەزێ بە زەحمەتدا دەبێت وڵایترەوە ویژدانی ئەو خەڵکە خۆی ئەیزانێت خەڵکەکەی بازرگانەکەی ئیتر بازرگانەکەیە خەڵکەکەیە ئێستا دەدەیت کابرا ئێستا دابەزیەوە بەس نرخی دابەزین نایکا بەڵام لەگەڵ بەرزەوێتەوە بەڵێ زەرەر دەکەم ئێستاژەوە تا بڕۆژ ئاردەکە زۆر دابەزیەوە 6 نان هەر بە 1000 هەر بە 1000 یعنی 8 نانیان پێ ناکرێ بە 1000 ئاردیش دابەزیوە بەڵام ئەمە چاودێریشمان زۆرە لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی چاودێری زۆریشمانەیە بەڵام هەر کۆنتترۆل ناکرێ مەسەلەکە چیە بەڕای واللهی کۆنتترۆل جا کە تۆ نەتوانی 6 نانکەی بە 8 نانکەی بە 1000 دینار ئیتر یعنی کۆنتترۆلی چی پێ دەگەڕێتەوە سەر وجدانی خەڵک ینی بەعام بازرگان چاودێریش هەبێ بەڕێزەکەم ئەبێت چاودێریش چاودێر تۆ کاتێ توانی چاودێریکەی کەشتەکە بۆ کابرا دابینکەی کە تۆ غاز بۆ نانەواکە دابینکەی بە سەرێکی کەم ئاردەکە بەی بە نانەوە دڵت خۆشە بە دابەزینی دۆلاریانە تابعاان هەموو کەسێ دڵخۆش هەز دەکەی ئای تا هەموو کەسێ دڵی خۆشە. ئێستا لەگەڵ کاک عەبدولباستم کاک عەبدولباست هەم ئەندازیارە هەم کەسێکی بزنسمانە ینی کاری تیجارەتیش دەکات شارەزایەکی باشی لە هەناردە و هاوردەکردنی کاڵاکان بۆ نێو هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانەیە بە چەند بوو ئەمە فراولە 2000 بوو کوارێک 4000 دینار هەنار بە 2500 دینارە گندۆرە کاڵک کە بە سلێمانی پێی دەگوترێت 1250 مۆزەکە ئەو مۆزەی دەبینن دۆلار بە 173 بوو هەر بەوەندەی بوو وە نەبووە بۆ ناشکێ باشە دەڵێ هەر لە عەلوە گرانان بەڕێزە باشە کاک عەبدولباست ئێستا قسەی زۆر لەسەر سەقامگیری دۆلار دەکرێت دۆلار سەقامگیر دەبێ یان بەرز دەبێتەوە تۆ وەکو کەسێک کە بزنس دەکەیت پێت وایە لە داهاتوو دۆلار چی بەسەر دێ دادەبەزێ یان دەگەڕێتەوە دۆخی جارە وای دۆلار ئەگەر پشتگیری میری لەسەر بێت پشتگیری حکوومەتی لەسەر بێت ئەوە بە تەکید دابەسێ یعنی دەست حکوومەتی عێراقە بەڵێ بۆ چۆن لە دەستی حکوومەتی عێراقایە حکوومەتی عێراق ئەگەر لە ناو بازاڕی خۆمانە تعامل نێ لێ بە هەمووی بە دینار بکرێت هەمووی بە دینار ئەکرێت و بەرنامەیش هەیە پلانیش هەیە پێشنیاسەیە هەموو کاڵایەک لە عێراق دەبێ
بە دینار تعاملی لەگەڵا بکرێت ئەمە کاریگەری دەبێت کاریگەری زۆر دەبێت ئەمە یەک دووەمیش ئەگەر هاوردەی کاڵایە کرا لە دەرەوە ئەبێ باج نەخرێتە سەر گۆڕینەوەی دۆلارەکە بۆ هەنێ شت هەر باجێکی زۆر کەم بۆ مەسەلەی خۆرە متمانەت بە حکوومەتی عێراقەیە لەوەی نرخی دۆلار ببێت بە چەند نرخی دۆلار بێتە 133 32 بەجددیتە بەجددی بۆ بەجددی ئێستا نێوان دینار و دۆلار تۆ کامیان هەڵدەگری دینار هەڵەگەن دۆلار هەڵ نەگرن متمانەت هەیە پێویستیم پێی نەبێت دینارەکەندا نانێت گرنتی چی ئەمریکا ڕازی بێ ئێران دۆلار نەبا تورکیا نەیبە گرنتی ئەوەیە کەوا ئەو ئیتیفاقەیەکەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە کراوە کەوا پابند بێ بەو سیستەمەی کە لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کاری لەسەر بکەن دووەمیش مەسەن کار ئاسانی بکەن من یەکێکم ئەڕۆم لە بازار بە دۆلار هین دۆلار ئەشیاهێنم لە سینەوە لە تورکیاوە لەو شوێنانەی کە ڕێگە پێدراوە ئەوان دۆلارەکەم بۆ ئینکەن و باجیش کەمترین باج بخرێتە سەر بۆ شارزان ئێوە کە بازرگان دەچن شت دێنن بۆ ئەرزان نەبوو شت هەرزان نەبوو لە بازار وەکو پێویست فەرمەوە مۆس بڵێ کاتی تۆزی ئەوێ شتەکان گۆڕانکارەکان زۆر بە شوێنەی 20 ڕۆژ مانگێک دوومان ناگاتە سێمان سەبارەت بەدابەزینی نرخی خۆراک سەرۆکی گشتی یەکێتی هاوردە و هەناردەی هەرێمی کوردستان کە شەقعەتە جێگریەتی ئێوە کلیلەکەتان لەلایە دەزانن چەند پارە دەڕوە چەند پارە دێت چەند بەرهەم دێ ئەو هاوڵاتی ڕۆژانە پرسیار دەکات دەڵێ کاکە ئەوە بۆچی دۆلار دابەزیوە شت دانابەزێ بۆچی جەنابی شێخ باڵێ ئەزانی لێدا حاڵەتی دابەزینەکە ئیسیقرار نییە ئەمڕۆ دۆلار بەرزە بەیانی نزمە لەبەر ئەوە ئەو تاجیرە سەری لێ تێکسوە نازانێت کاڵایەکی کڕیەوە بە سعرێکی بەرز ئێستا ئەو کاڵایە سلا ئەبەجێت جارێ وەستاوە تا حەلێ بەڵام ئەگەر سابت بوو ئینەکە مەسەر دۆلارەکە ئەو وەختە سعرەکە دابەزێت یانیەکە ئیستقرار نەبێت دۆلار نەخێر چاوەڕێ نەکەین شت دابەزێ نەخێر چاوەڕێ نەخێر باشە جەنابی شێخ بەس کە دۆلار بەرز دەبێتەوە شتەکان گران دەبێت گرانەکانی ئەویش بە مەڕاحیلەوەنێ یەکسەر سەوری و فەوری بێ سەوری و فەوریش بووە جەنابی شێخ ئەو خەستە نییە بەو شێوەیە نییە بەو خێستێ نییە باشە بەڵام ئێمە یەک بە جەنابتان بڵێن زیاتر خەڵکەکەی ئێمە وای کردووە خەڵکە عامەکە وای کردووە یعنی هیچ نەبووە شت گران بوو پەلاماری شت ئەیە پەلاماری ئەوەیە ینی ئەمەندە شت دەکرێ تێگەیشتی ینی ئەمە شت دەکرێ یعنی نازانێت خۆشی دوای چۆن بەکاری بێنێ ینی خەڵکەکەی ئێمە خواستی کڕینی شتمان زۆر لە کاتێکا یەک گرژ و ئاڵۆزی بچووک هەبێ چییە یاکسەر خەڵکەکەی ئێمە پەلاماری پێداشتەکانەیە باشە لە حەدی خۆی زیاد پێم بڵێ ئێستا کۆمەڵی کۆمپانیای گەورە هەیە خۆراک دێنن کاڵا دەهێنن لە دەرەوەی وڵات ئەوانن هۆکارین کە دۆلار دادەبەزێ شت دانابەزەیان سوپەر مارکێتەکان کامیان علاقەی زیاتر بە مارکێتەکانەوە هەیە بە بازاڕەوە هەیە ئەو تاجیرە کە هاتووە بە سعریگاوێتی بەم مارکێتە یاوێتی بە بازار ئیتر ئەو کەسە کە کڕیوێتی بەسەر بە سعریشی بەرز کڕیوێتی مارکێتەکە دای نابەزێنێ ئللا ناچار نەبێ ئاکە ناچار بوو ئیتر زانی سعر بەتەواوی دابەزی و کاڵاکەی نافرۆژێ ناچارە بێ دایبەزێ باشە جەنابی شێخ نهێنی بەرزبوونەوەی گۆشتی ئاژەڵ زۆر قسەی لەسەر دەکرێت بەڵام بە بۆ چوونی تۆ بۆچی تاوکو ئێستا گۆشت دانابەزێ سەدە دەڵێن بە 20,000 نابێت کیلۆ زیاتر بەڵام هەر گران دوو حاڵەت هەیە لێرە حاڵەتێک ئێمە وەختی ئەم ماوەی پێش و پێشەری ئۆکرانیا ئەوانە حیواناتێکی زۆر لێ هاتە هەرێمی کوردستانەوە ئەمە یەک دووغەم ئێستا بەهارە ئێستا حیوان نافرۆشێت چونکە حیوانەکە هەمووی وەختی زاوزیەتی لەبەر ئەوەی کە وەختی زاوزیەتی هێشتێتێوانێ پێم بڵێ لە 2022 بڵێ چەند ملیار دۆلاری پارەی کوردستان چۆتە دەرەوە ئێستا ئێمە حدودی بۆ 12 ملیارمان بازرگانیمان هەیە لەگەڵ تورکیا بۆ تورکیا ساڵانە بۆ ئێران تقریبا حدودی 7 ملیارمان هەیە یعنی دەتوانین بڵێن لە 2022 20 ملیار دۆلاری پارەی کوردستان چۆتە
ئێران و تورکیا سین وڵاتانی تر ینی خۆراک بەرهەمۆ هەموو پێداویستەکان کارەبایی ئەلکترۆنیە پێگەشتی خواردەمەنی ئەمانە هەمووی هاتووە. دوای ئەوەی بازاڕی هەولێر و سلێمانیم بەسەر کردەوە بۆمان دەردەکەوێت کە پلانی ئێستا و ڕابردووی وەزارەتی بازرگانی لەسەر دیاریکردنی نرخی کاڵاکان کاریگەریکی ئەو تۆی لەسەر بازار نەبووە. ئەوەی کە بڕیار لەسەر بازار دەدات بازرگانەکانی نێو هەرێمی کوردستانن کە چۆن بیانەوێ بەو شێوەیە نرخەکان دیاری بکەن. لە کۆتادا چێ زەرەر دەکا؟ بێگومان هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرمەندی یەکەم دەبن لە هەڵبەز و دابەزی دۆلار و جیاوازی نرخەکان لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە. تا بابەتێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەسپێت.